ناوم پەریساس لە ڕۆژهەڵات هاتووم و باشووری کوردستان ماوەی 4 ساڵ لەگەڵ هاوسەرەکەم هاتووم بۆ ئیشی شیرینی و زۆر حەزم لە ئیشەکەمەوە و ئێمە لە شیرینیخانەی ڕاوێنشتەکانمان زۆر جیاوازە، تامی زۆر جیاوازە، ڕۆژ بە ڕۆژ تازەتر دەکەنەوە، یانە خەڵک بەردەوام تێن بۆ لامان و ماوەی 4 ساڵێک کە دامان ناوە شکر بۆخوا هیچ کەس ناڕازی نەبووە لەمان، یانە ڕۆژ بە ڕۆژ مشتەریمان زیاترە بن چونکە شتەکەمان واقعاً جیاوازە، خانمی پیشکە لەسەری ئیشکە سەلەقەی زۆرتر تا پیاو. هەم شیرینی دروستەکەم هەم ئەیفرۆشن، ئێستا بۆ نمونە ئێمە کەیکی عەیدی میلادمان هەیە، کەیکی خانەبەندان، کەیکی لەدایکبوون، کەیکی بە کیلۆ، کەیکی تاڕ، دانمارکی، نانخامە، شیرینی وشک، باقلاوە، برمە، هەر جۆر کە شیرینی بتانەوێ لێرە دەستەکەوێ بە تازەیش. سەرەتا کە هاتم من لە ئێران خۆم ئیشی شیرینیەکەم بەس هاتم ئێرە تۆزێ لێرە سەخت بووە چونکە لێرە ئافرەت ئیشی ناکرد کەمتر ئیشێکرد مەسەڵەن ئێرە عەیبە یان ناو شتانە بەس کە دوایی دەستم پێکرد ئێستا واقع فرە خۆشم تێ لە کارەکەم و فریش ڕازیم بەدەستیە و هیوادارم هەموو خانووەکان بێتە ناو ئیشە چونکە بەڕاستی ئیشێکی زۆر خۆشە. شیرینیخانە ئێمە لە هەموو کوردستان بەڵام جیاوازە چونکە ئێمە بەخاستی خەڵک خەریکی نیشەکەین بۆ نمونە مەسەڵەن سێ داواکەن ئێژن کێکێکمان دروست کرێتتر خۆمان ڕەسمان پێ و ئەتوانە هەر ڕەسم گشتە گەرەکیان بێ بینێرن بۆمان ئەتر لە خاستی ئەوان دروستێکێت. شیرینەکان ئێمە شیرینی دیکۆر نییە، شیرینی تامە ئەبێت خەڵک کە بیخوا بۆ یەکجار نەبێ بۆ هەمیشە بێ مەسەڵەن تامی بێت کە بێنەوە بێ. شیرینەکان ئێمە شکر بخوا تازەس و بە خاستی خەڵک دروستێکێت یانێ زۆر ڕازین بەدەستیەوە. شیرینی ئێمە تەنها کیلۆفرۆشی نییە بە جوملەی شەمانیانێ بە تاک و بۆکۆ هەر کەسێک گەرەکی بێ ئەتوانین کارتمان هەیە و ڕقەممان هەیە ئەتوانین داواکەن بۆیان دروستکەین. سەرەتا کە ئەم شیرینیخانەمان دانیا خەڵک نەیەزانی پێمان مشتەریمان کەم بوو چونکە نەیەزانی بەڕاستی وای زانی شتەکە وەک بازاڕ و شتی کۆنە بەس لێرانە کە تامیان کرد زانیان تازە و بەدخاستی خۆیان دروستمان کرد شکر بخوا مشتەریمان زۆر بووە و بەردەوام بوو بازاڕیش ئێنێرین. ئێمە یەکەم کەسین کە لە ڕۆژهەڵاتە دانیشتین و بە شێوازی ئێرانیش دروستەکەین. ئیسە هەست ئێرانی بەڵام خۆیان دروستی ناکەن مەسەڵەن لە دەرەوی شارەی سێرنی هەر لە ئێرانەوە شیرینی ئەنێرن. شیرین بیش وە کوشتێکی تر نییە خراپەوەی ئەگەر گەرما سەرما لێبدا تێکەچێت. ئێمە تەنها شیرینیمان نییە بۆ نمونە هەموو بابەتەکانی عەیدی میلادمان هەیە کە ئەتوانن سەردانکەن کە کێکەکانتان کڕی هەموو شتێک لێرە دەستەکەوێت مە بوو نمونە مۆم کڵاو کێک داواکەن پێویست ناکە بڕن بازاڕ هەر لێرە شتەکانیان دەستەکەوێت.